سڵاوان کاتتان باش دیارە لە دوای ئەوەی کاتژمێر 6 کۆتایی بە پرۆسەی دەنگدان هات وێستگە بنکە دەنگەکان زیاد دەکرێنەوە و ئەنجامە بەرایەکان ڕادەگەندرێت لە بنکەی بارزانانی من کە من ئێستا تێدام دەنگەکان بەو شێوەیە کاندیدێکی بە شێوەیەکی گشتی پارتی دموکراتی کوردستان 332 دەنگی هێناوە کاندیدی باڵێن پیاوەکەی 386 دەنگی هێناوە لە دوای ئەو با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان 157 دەنگی هێناوە لە دوای ئەو نەوەی نوێ 104 دەنگی هێناوە و کاندیدێکی دیکەی هی پارتی 36 دەنگی هێناوە ئەمە لە بنکەی بارزانی نەبێت چوار بنکەی تر لە بازنەی سێ بنکەی تر لە بازنەی چوار هەر لە شاری هەولێر دەنگەکان بەو شێوەیە پارتی دموکراتی کوردستان 104 دەدەن نەوەی نوێ 104 دەدەن کۆمەڵ 29 دەنگ یەکێتی 32 دەنگ لە وێستگەی دووی بنکەی کچانی کۆیە یەکێتی 66 دەنگ نەوەی نوێ 49 دەنگ گۆڕان 8 دەنگ کاندیدێکی سەربەخۆیە 5 دەژیرەوە ئەوەی تا ئێستا بەدەستێمە گەیشتووە ژمارەکان بەو شوێن و دەنگهێنانی حزبەکان بەو شوێن بەڵام کات سات بە سات کاتژمێر بە کاتژمێر دەنگەکانی دیکە دەگەن دەستی میدیاکانەوە دەگەنە دەستی ئێمە و لە ڕێگەی شارپرێسەوە هەر داتەوە ئامانەیە کە دەگاتە دەستی ئێمە دەتوانن لەوێ بینەری بین و کاتژمێر هەموو زانیاریەکان لەوێ وەرگرن.